پاشان دەستکرا بە درێژکردنەوەی پەرلەمان. 2000 پەرلەمانی کوردستان دوای دەیان کۆبوونەوە پەیڕەوی ناوخۆی هەموار کردەوە. لە پەیڕەوی تازەی پەرلەمان چەند مادەیەک تەرخان کراوە بۆ پێشکەشکردنی پرۆژە یاسا بۆ پەرلەمان و دیاریکردنی کاری ئۆپۆزیسیۆن لە پەرلەمان. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش ڕای دەگەێنێت ئەو پەیڕەوە لە خولی داهات و کاری پێدەکرێت. لەم شێوە پێڕەوەدا بە شێوەیەکی مۆدێرن باشتر دەتوانێت چاودێری حکوومەت وە لێپرسینەوە بکە، باشتر کاری مەعارەزە و کاری ناو دیوانی پەرلەمانی ڕێخستۆتەوە. لەبەرەوە ئەمە دەستکەوتێکی باشە و یەکێکە لە ئەرکە گرنگەکان کە لیژنەی تایبەتمەند لیژنەیەکی کاتیە زۆری پێوە ماندوو بۆ هەموو فراکسیۆنەکان مشتاق بوون کە تەواو بکرێن. گۆڕانکاری لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە پەیڕەوی تازەی پەرلەمان کاری بۆ کراوەتەوە کە لە خولی داهات و سەرۆکی پەرلەمان دوو جێگری دەبێت بە مەرجێک، یەکێکیان ژن بێتن و پۆستی سکرتێری پەرلەمانی کوردستانیش نامێنێت. دەستەی سەرۆکایەتی تا ئێستاکە سەرۆک و جێگر و سکرتێری هەبوو، ئێستا سکرتێر نامێنێت. جێگری دووەمی پەرلەمان هەمان ئیشەکانی سکرتێری پەرلەمان دەکاتن، ئەوە دیاری دەکرێت دانرایە و هەروەها یەک لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لەو سێ کەسەی یەکیشیان دەبێت ئافرەت بیتن. لەگەڵ هەموو مەینەتەکان لەگەڵ خەڵکی کوردستان درێژی کردووە بۆەوەی پەیڕەوی تازەی پەرلەمان لە 12 بەش و 128 مادە پێکاتوە کاری پەیڕەویش ڕێخستنی کۆبنەوەکانی پەرلەمان و کاری لێژنەمیشەیەکانی پەرلەمان و فراکسیۆنەکانی پەرلەمانە و جگە لەوەش بانگێشکردن و لێپرسینەوەی لە حکوومەتیش لە پەیڕەوی تازە شوێنی بۆ کراوەتەوە. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.